جێبەجێکردنی بڕیارێکی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانیا بۆ نەهێشتنی زیادەڕۆیی و دەستدرێژیکردنە سەر ماڵ و مڵکی گشتی. شارەوانی چوارقوڕنا وەک یەکەم شارەوانی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دەستی کرد بە لابردنی زیادەڕۆیەکانی سنوورەکە. سەرۆکی شارەوانی چوارقوڕنا بڕیارەکەی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی بە پاڵپشتێکی بەهێز دەزانێت بۆ نەهێشتنی زیادەڕۆیی. ئەمڕۆ هەڵمەتی دووەمی بڕیارەکەی سەرۆک باڤڵ دەستمان پێکرد کە تایبەتە بەو زیادەڕۆیانەی کە کراوەتە سەر مڵک و ماڵی دەوڵەت. دیارە بڕیارێکی زۆر باشە، جێگای خۆشحاڵیە بە تایبەتی بۆ شارەوانەکان، چونکە پاڵپشتێکی چاکە بۆ شارەوانەکان. هەم بڕیارێکی زۆر باشە و هەم خەڵکیش لەو کاتەیەوە کە بڕیارەکە دەرچووە عنی بەڕاستی سڵ دەکاتەوە، عنی ئیزعاتی تاوایشمان کردووە لە دوای دەرچوونی ئەو بڕیارە. چالاکوان و هاوڵاتیان ئەم بڕیارەی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی بە گرنگ وەسف دەکەن و پێیان وایە ئەم بڕیارە کاریگەری گرنگی لەسەر نێشتنی زیادەڕۆیی و داگیرکردنی زەوی و زاری گشتی دەبێت. بڕیاری جێبەجێکردنی نێشتنی دەستدرێژی بۆ سەر مڵک و ماڵی حکوومەت بڕیارێکی تەندروستە و کۆمەڵانی خەڵکی کوردستان پێشوازیەکی گەرمی لێ دەکەن و جارێکی تر بەدەستهێنانەوەی متمانەی خەڵکە بۆ حکومڕانەتێکی تەندروستی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە وەکو خۆم تا 100% دەگەڵەوە بڕیارەی سەرۆک باڤڵم. سەرۆک باڤڵ بڕیارێکی زۆر جواندا لەسەر زیادەڕۆیەکان و کە ئەوانەی زیادەڕۆیان کردەوە و یاخود دەستیان بەسەر مڵک و ماڵی حکوومەت داگرتووە، ئەوانە چونە بواری جێبەجێکردنەوە لەو لەحزەی ئێستادا ئیشی لەسەر دەکرێت. ئەو پەڕین مای دڵخۆشی هەموو لایەکمانە. بڕیارەکەی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی کاردانەوەی گەورەی لەناو هاوڵاتیان و چین و توێژەکان بە دوای خۆی داهێنا و بە پاڵپشتێکی بەهێزی دەزانن تاوەکو نەتواندرێت چیتر دەستدرێژی بکرێتە سەر ماڵ و مڵکی گشتی. توانە عومەر، کورسات نیوز، ناحەی چوارقوڕنا.